رفراندۆم بۆ ئەوەیە بە هەموو جیهان بگەینین ئێمە سەربەخۆییمان دەوێت. من تەمەنم 16 ساڵ بوو کە تفەنگم هەڵگرت و بووم بە پێشمەرگە. هەدەفی من ئەوە بووە کە کوردستان وڵاتێکی سەربەخۆ. ڕێفراندۆم ئەو پرۆسەیە کە بۆ دیاریکردنی مافی چاری خۆنووسین و سەربەخۆیی گەلان دیاری کراوە. 25 نۆی 2017 ڕۆژێکی مێژوویی کە ناو دەبرێت بە ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان. ئەو ڕۆژەی کە دەنگ و ناوی گەلێکی بێدەوڵەت بەرز بوویەوە و بووە مژاری میدیای جیهانی و فۆبیا و جەنگێکی دەرونی بۆ نەیارانی کورد. ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستان بڕیاری گەلێک بوو دوای زیاتر لە 100 ساڵ دابشکاری وستەم بە بەڵێ دەنگیدا. ڕێفراندۆم نەموڵکی حەزبێک و نەهی کەسێک، بەڵام بەهێزی ڕۆح و ئیرادەی ڕابەری کورد سەرۆک مەسعود بارزانی بە پاڵپشتی چەند حەزب و لایەنێک بەڕێوەچوو. پێداگیری سەرۆک مێژووی کوردی خستە سەرسکەی بەدەوڵەت بوون. لە دڵی کوردستان کەرکووک ڕێفراندۆمان جامدرا. دیبەیتە جەماویەکانی سەرکێشی ڕێفراندۆمی سەربەخۆیی پەیمان و وەفای گەل بوو بۆ کوردستان نیشتیمان. کەرنەڤاڵ ئاهەنگەکانی پشتگیری لە سەربەخۆیی بوونە سەرەکیترین لید و سەردێرە نێودەوڵەتیەکان. بۆ یەکەمین جار بەرزکردنەوەی یەک ئاڵا بۆ کوردستان هەموو جیاواز ئاینی و ئایدۆلۆژیە حەزبیەکانی نەهێشت. بەهۆی نەبەردی و سەرکەوتنی هێزی پێشمەرگەی کوردستان ناوی کورد بووە ناوێکی جیهانی. ئەمە بوو بەرهەمی ڕووبارێک خوێن و خەبات. ڕێفراندۆمی سەربەخۆیی بوو کرایە دیاری بۆ ڕوحی شەهید و ئەنفال. ئەمە بوو شکۆ و شانازی گەلێکی بەهێز و سەربەرز. پیرۆز بێت لێتان ڕۆژە مەزنەکە.